چارەنووسی بەرشەلۆنە ناڕوونە ئەو یانە کەتەلۆنییەی ڕۆژێک لە رۆژان ناوەکەی بەس بوو بۆ ئەوەی چەندان ڕۆژ پێش روبەڕوبوونەوەیان ترس و دڵە راوکێ لا یانەی بەرامبەر دروست بکات بەڵام ئێستا کەوتووەتە بارودۆخێکەوە دۆست و دووژمن بەزەی پێیدا دێتەوە لەو گرانە ئەو یانەی 124 ساڵ پێش ئێستا و لە 29 تشرینی دووەمی ساڵی 1999 بە سەرکردایەتی خوانگامبەر بە دروشمی زیاتر لە یانێک دامەزرا مێژووی زێڕینی ئەم یانەیە لە چەندین سەردەمدا بینراوە بەڵام سەردەمی ڕاهێنەرایەتی پیپ گواردیۆلا لە ساڵی 2009 باشترینیان بوو کاتێک کۆمەڵێک یاریزانی زۆر باش بە سەرکردایەتی لەونەل میسی و ئاندریا زینێستا و چاڤ هێرناندزی ئیسپانی توانیان یانێک دروست بکەن و یار و نەیار چێژ لە یاریکردنیان ببینێ ئەم کۆمەڵە ئەستێرەی بەرشەلۆنە هێندە بە چێژ و نایاب یاریان دەکرد لە ساڵی 2011 لە یاری نێوان مانچستەر یونایتد و بەرشەلۆنە ئەلێکس فێرگسۆنی گەورە راهێنەری ئەو کاتی شەیتانە سوورەکان بە یاری دەدەرەکەی دەڵێت هەمووتان بوەستن و چێژ لە یاریکردنی بەرشەلۆنە ببینن بەڵام ئێستا ئەو یانە شکۆدارە کەوتووەتە بارودۆخێکەوە لە ساڵی 2015 نەیتوانیوە دەستی بگات بە نازناوی چامپیۆنز لیگ کۆمەڵێک هۆکار لە پشت ئەم بارودۆخە خراپەی بەرشەلۆنەوەن دیارترینیان لایەنی ئابوووریەکە لە چەند ساڵی ڕابردوودا بەرۆکی یانەکەی گرتووە و نەیانتوانیوە گرێبەستی گەورە ئەنجام بدەن بە جۆرێک لا کۆتاییەکانی وەرزی ڕابردوو چاوی ڕاهێنەریانەکە باشکرا باسی لەوە کرد بەو دۆخەوە ناتوانن ڕکابەری ریال مەدرید بکەن لە ئێستاشدا کە یانە گەورەکان بە گەرمی سەرقاڵی بازاری گواستنەوەن لە بەرامبەردا بەرشەلۆنە یاریزانی گەورەی نەگواستوێتەوە و چەند هەفتەیەکە هەوڵی گواستنەوەی نیکۆ ویلیامز و دانی ئۆلمۆ دەدات بەڵام نەیانتوانیوە ئەو بڕەپارەی یانەکەیان داوای دەکەن دابینی بکەن و دەیانەوێت دوو ئەستێرەکە بە قیست بگوازنەوە بەڵام بەو جۆرە گرێبەستەکان نزیک دەبێت لە مەحاڵ لە کاتێکدا بەرشەلۆنە چاوی دوورخستووەتەوە پلێکی لە شوێنی دیاری کردووە هەموو قسەکانی ڕاهێنەرەکەی پێشووی یانەکە هاتۆتە دی و ریال مەدرید گرێبەستی گەورەی ئەنجامدا و بەرشاش لە بازاری گواستنەوە بێ گرێبەستی گەورە ماوەتەوە و تەنانەت دوو ئەستێرەی تیپەکەی جواو کانسێلۆ و جواو فلێکسی لەدەستداوە.